بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرجەیەکەن سڵاوی خواتان لێبێ. خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان دێمەوە خزمەتتان. لێرەدا ئەمانەوێت شیکاریەک بکەین بۆ دیاردەی دەست بڵاوی و زیادەڕەویکردن لە خەرجیدا. ئابووری هەمیشە لە دوو ئاسدا قسەی لەسەر بابەتەکان هەیە. ماکرۆ ئابووری قسەی لەسەر بابەتەکانی هەڵاوسان و داهاتی نیشتیمانی و ئەو بابەتانە هەیە. لە بەرامبەردا مایکرۆ ئابووری لەسەر کۆمەڵێک شتی ورتر قسەی هەیە و شیکردنەوە ڕاستپاردەی هەیە. لە گرنگترینیان ڕەفتاری من و تۆی بەکاربەرە، من و تۆی کڕیارە. لێرەدا ئەمەوێت لەگەڵ دکتۆرێکی دەرونیە شیکردنەوە بە ئەوە بکەین بۆچی لە وڵاتانی جیهانی سێم لە عێراق و ورتریش لە هەرێمی کوردستان هەمیشە جلی زۆرکڕین و پڕکردنی ماڵ لە جل و بەرگ و ئەو شتانەی کە کەمترینیان پێویستە میهێما و نیشانەی کەشخەی و ئەو بابەتانەیە. سیارەگۆڕین و ماڵگۆڕین نیشانەی پۆز و گەورەیە. داواکردنی خواردنی زۆر لە چێشتخانەکاندا و دواتریش دروستکردنی خواردنی زۆر زیادە و زۆر بۆ میوان لە کاتی میوانداریە هێمای سەخاوەتی و حاتمی تەیبوونە. ئەمە چۆن ئەتوانین خوێندنەوەیەکی دەرونی بۆ بکەین کە بۆچی ئێمە بەم شێوەی ئەگەر شێوەیەکی دروستە بۆ ئەوەی پەرەی پێ بدەین و بەردەوام بین لەگەڵی، ئەگەر شێوەیەکی نادروست و هەڵەیە ئەوە چۆن ئەتوانین هەنگاو بە هەنگاو ڕێگەی دروست بگرینەبەر. بۆ ئەم بابەتەش لەگەڵ بەڕێز دکتۆر فەهمی عەلی دکتۆری دەرونی لەگەڵتان دەبین. کاک دکتۆر بەخێر بێن بۆ بەرنامەکە، دڵ و دەروونمان گەشت چاومان ڕوون. سپاس بۆ میوانداریتان هەمووسایجان. کاک دکتۆر ئەمەوێت ڕێک لێوە دەست پێ بکەین کە بابەتی مەسرەفگەرایی بابەتێکی ئاساییە یان نائاساییە. چونکە ئەگەر بابەتێکی ئاسایی بێ ئەو کاتێ ئەمە بێ پەرەی پێ بدەین. ئەگەر بابەتێکی نائاسایی بێ لە ڕووی دەرونیەوە ئەو کاتە چۆن ئەتوانین ئەم نائاساییە تەشخیصی کەین و هەنگاوەکانی دەست پێ بکەین بۆ چارەسەرکردنی. دووبارە سپاس بۆ میوانداریتان بۆ هەڵبژاردننی بابەتێکی ئاوا گرنگ و کاریگەری سەردەمیانە نەک هەر ڕۆژگار. ڕاستەکەی مرۆڤ هەر خۆی بە پێکهاتەی سروشتی و بایۆلۆجی خۆی کۆمەڵێ پێویستی هەیە. ئەم پێویستیانە پێویستیان بە سەرف هەیە، بە خەرجکردن هەیە. وەکۆی لە هەرمەکەی ماسڵەوە باسکراوە. ئەمە کەس نوکوڵی و پێویستی ئەم شتانە ناشارێتەوە هەر لە بوونی شوێنێک بۆ مانەوە و ژیانکردن و خواردنی ڕۆژانە و جل و بەرگ و پۆشین و ئەم شتانە کول و وەشرب و وەلا تسریف دروستە. ئەمانە کۆمەڵەشتی ڕۆژانن و هەر زەرورە هەبن. بەڵام بابەتەکەی ئێوە بابەتێکی زۆر زۆر ڕێکداکوتراوی قوڵی فرەڕەهەندە باش کە ئەکرێ زیاد لە بەرنمەیەک و زیاد لە اختصاصێکی قسەی تیابکەوەی کە ئێمە زیاتر ژەختەکەینە سەری و لەم بەرنامەی بەڕێستانە لایەنی دەروونشیکاری ئەم بابەتەیە. بەڵێ کە بۆچی تاکی تا ڕادەیە کوردی و تاکی عێراقی وا بڵێن بەعام لە فۆرمە عێراقیەکەیە و هەر تاکی ئەم ناوچەیە بۆچی بەو ئاراستەیە ڕۆشتون کە جۆرێک لە زیادە ڕۆیی ئەەکەن لە پێداویستەکانی خۆیانە. ئەگەر نایەمە وەکو جەنابان ئاماژەتان بە ئەو ئاەتە پیرۆزەدا خواردن و خواردنەوە کۆمەڵشتی ئەساسین و ئەبێ بکرێن. پاشتریش زیینەت و پێداویستی هەر ئەبن، بەڵام لە پێداویستی لە سنووری خۆیان هەر کاتێک هەر شتێک ئەمە یاسایی بایۆلۆجی و دەرونی مرۆڤە. هەر شتێک لە سنووری ئاسایی خۆی تێپەڕی ئەو شتە لە خۆشیەوە بێتە ناخۆشی. ئەگەر لەو سنووری ناخۆشی شتێپەڕێ بێتە نەخۆشی، ینی پلەبەندی هەیە. خۆشی چییە بۆ نمونە؟ خۆشی نەخۆشی پێویستی ئێمە بە خواردنەوەی دوو پەرداخ ئاو لە کاتی تینوێتیە ئەمە خۆشیە، چکە حاجەتی تینوێتیمان ئەشکێنێ کە بوو بە سێ پەرداخ و چوار پەرداخی تر وردە مەعیدەتێکە جێگەی خواردنی تریتیان نابێتەوە ئەمە ئەبێتە ناخۆشی تر بێتاقەتەکە هایترها زۆرێک لە نایسراحەت بوونە پێدا. دوایەوە گەر هەر کردە بەسەریا شەربەتێکی کرد بەسەریا شتێکی تری کرد بەسەر دوای ئەو پەرداخە زیاشە ئەم جاران ڕەنگە ئێڵەنجە ڕۆشانەوەی لێ بکەوێتەوە بە لەزمبوریە مارجناڵە ئەڵەیە تاوەکو ڕێژەکە زیادکەین کەڵکی کەمە بێتەوە. زۆر جوانە. بە هەمان شێوە خۆی ماڵین کۆمەلگا دارایی کۆمەلگا هاوشێوەی تەندروستی تاکێک وایە کەی بە جوانی ڕاهێنرا
وەرزە جەستەیەکانی پێکرا ئامادەکرا بۆ برسێتی و بۆ نەخۆشی ئەو جسمە بەرگەی برسێتیش ئەگرێت بەرگەی زۆر تێربوونیش ئەگرێ یانی بە هەمان شێوە کۆمەڵگەکان و لایانی دارایی کۆمەڵگەش وایە و جەنابیشتان شارەزاتن لەو بوارە بە کورتێکی ئەمەوە بڵێم تاکی کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانی خۆمان و وڵاتانی سێمەکو جەنابان ئاماژتان پێدایان وڵاتە تازە گەشە کردوەکانوانی لە پرۆسی گەشەکردنان هەر خۆیان بانەچینەوە بابی نەزەری موامەرە و سیاست ئەوشتانەوە کە بەڕاستی ئەمەش بەشێکی گرنگی قسەکانمانەکە نابێ نادیدە بگیرێن بەڵێ ئەم کۆمەلگانە ئێمە بە کورتەکەی کراوین بە بازار تۆ سێرکە کراین بە بازارێکی تا ڕادەیەک بێسەرپەرشتیاری ناڕێک و پێک و نامنتەزەم و شلۆق و شپرزە هەموو شتێکمان تیا ساغەکرێتەوە تاکمان ئامادە کراوە بۆ ئەوەی کە وەکو بڵێ ئەوەی لە گیرفانایەتی نەمێنێ خێرا بێ بە شتێک کاک دکتۆر ئەگەر وێنەکە ئەمە هاوڵاتیە کە ئەمە منم ئەمەش کۆمپانیایەکە کە بەرهەمێکی دیاری کراوە دروستەکە ئەم کۆمپانیایە حەقی خۆیەتی لە ڕێگەی بازارکردن و تەسویق و مارکێتینگەوە دۆخی دەرونی من بخوێنێتەوە و کاڵاکەی خۆیم پێ بفرۆشێ بۆی قازانجێکی زیاتر بکە بەڵام من هاوڵاتیەکەم من چۆن مامەڵە بکەم کە دروست بێت و مامەڵەیەک بێت لەگەڵ ڕیکلام و بە بازار خستنەکانی ئەوە بگونجێت لە فەلسەفەی ئەخلاقا کە بەشێکی گرنگی ناو دەروونشی کاریە باس لە دوو تێرمەکرێکە پەیوەندی بەم ڕیکلام و شتانەوەیە کە جەنابتان ئاماژەی بۆدەن ئەمە پێوتری عەقلانیەت شتێکی زۆر عەقلانێ زۆر ژیرانەیە ئەم شتانە بەڵام نامەعقولە نامەعقولە بۆ مانای ڕەهەندێکی ئەخلاقی جوان و باڵای نییە لە پشتەوە یعنی ڕەشناڵیە بەڵام لۆجیکی نییە لە ئینگلیزیە جیاکراوەتەوە بۆ شەوە ئەن ئێتیکەڵە تا ڕادێ بڵێن هان لە شتێکی نائەخلاقی نامەعقولە بەڵام عەقلانیە زۆر ژیرم ئەڵێن هەنە کەس هەن زیرەکن لە پیاکردنی پارە خۆ پیاکردنی پارە هەر زیرەکی ناوێ ئەخلاقی شێوێ ئەخلاقیاتی وێ ڕەنگە زیرەکیەکە بالفعل زۆر هین بێت زۆر عەقلانی بێ ژیری تیا بەکارات بێ بەڵام لە پاڵ ئەوەیە زۆر کەس ژێر پێخراون زۆر کەس زیانی کردووە ڕاستە تو بۆ ڕلوەستە دروستە بێ و کاتە زۆر هەموو شتێ بکە بۆ بگەیت ئامانجەکەت خۆی غایەکە وەسیلەکە زۆر میمەشتە عەقلانەکەی بەڵام غایەتەکە دوجار بەکاربەرەکە چییە ئایا بەم بازرگانی تۆ قازانج کرد یا زەرەر ئەوە هەیتر ئەخلاقی بوون و نەئەخلاقی بوونی ئەو ڕێکلامە ئەسەلمێنەکە جەنابتاڵن ئەمە شتێک نییە لەسەر شانی تاک بێ بەتەنیا بەداخەوە ئەمە پێشتر ئەرکی هەریەک لە سێکتەرەکان ڕۆڵیان چییە لەم بابەتە دکتۆر بۆی من هاوڵاتیەک بم کڕیارێک بم دۆخێکی دەرونی دروستم هەبێت پەروەردە ڕۆڵی چییە لەسەر من ئاین ڕۆڵی چییە لەسەر من ژینگە و ناوچە مێژوو ڕۆڵی چییە لەسەر من بۆی من بتوانم بەو شێوە دروستە لە ڕووی دەرونیەوە بیرکەمەوە کە تۆ باسیەکەی بەو شێوە دروستە بیر لە بابەتە بکەمەوە کە ئابووری باسیەکە پێش هەموو شتێ سیستەمی حکومڕانی باوکی هەموو سیستەمەکانە باوکی هەموو ڕەهەندەکانە کە ئەبێ ینی باگراوندە سیاسەکە شەموویەتی بەڵێ باگراوندی سیاسی حکومڕانی چکە ئێمە باگراوندی سیاسیمان هەیە حکومڕانی ئێستا هەمانە حیزبی سیاسیمان هەیە حکومڕان نییە ڕەنگەشتی جوانیشی پێبێ یان ڕەنگە بەعکسەوەشتی جوانی پێ نەبێت دواتر چۆ شوێنی حکوم ئەوە نەبێ باسی ئەوە ناکەین بەڵام سیستەمی حکومڕانی جەنابتان زۆر باشتر دەزانن ئەگەر ڕوئیای هەبوو بۆ داهاتوویەکی دوور تاک بە شێوازی پەروەردەکە بەما بنیاتی اقتصادی خۆی ئابووری خۆی بۆ چەندین سەدا داڕێژێ هەمومان قسە ناودار و با بڵێن نەستە قەسینەکەمان بیست و ئەگەر کاسپێکە ویست بۆ ساڵێک دو ساڵ بێ ئەوە برنج بڕوێنەوە ئەگەر 10 ساڵە ویستەوە دار بڕوێنەوە ئەگەر 100 ساڵە ویستەوە مناڵ بڕوێنە مناڵ پەروەردەکە تاک پەروەردەکە ئەمەش بە هەمان شێوە تۆ دیقەت بە من هەموو جارێ هەموو شتێکی خۆمان بە خراپ نازانم بەڵام ئەبێ پەنجە بخەیتە سەر شتە خراپەکانی حکومڕانی خۆمان چەند ساڵێکە تاکی کوردی بە شێوەیە لە شێوەکان وا لێکرێ دەست بڵاو بێ خەمی دوو ڕۆژی تری نەبێ ئێمە 5-6 ساڵ کەوتینە فەرحانەیەکی تا ڕادێ دارایی و ئابووریەوە ئەو خەڵکە داماوە وا لێکرا فریانەیەکە و ینی گیرفانی تیانەیە مە ئەچوو قستیشی بۆ کە داخل خۆی قست زۆرێکە لە گیرفان بەتاڵی داهاتووی ینی پێت ئەڵێ تۆ کە نەهاتووە تۆ قەرزاری تۆ هەر قەرزاری بەڵێ
ئەم هەموو کۆمپانیا و شەریکات و کاڵا و ئەوانە هاتن بۆچی؟ چونکە ئەمە حکوومەت و شێوە حکومڕانی ئەم بیئەی فەرەهەم کردو بۆ ئەم کۆمپانیا و لایەنانە کە بێن ئەم جۆرە لە ئیسیسمار بکەن و گیرفانی تاکی کوردەواری پێی هەڵبتەکەن و جۆری فێری جۆرە سیفەتێکی خراپی بکەن کە پێوترێ دەستبڵاوی و ئیسراف و تەبذیر و ئەم شتانە بەداخەوە باشە ئاستە سیاسەکە کەمێک دابەزینە خوارەوە سێکتەرەکان ڕۆڵیان چێ لەم بابەتە سێکتەرەکان پەروەردە ڕۆڵی چێ بۆ نمونە پەروەردە بەدڵنیایەوە ڕەگی گۆڕانکاریە لە حکومڕانێکەشە ئێمە پەروەردەمان دووبارە ئێڵێمەوە هەم دیسان باسی هەموو شتێکی خراپیم سەردەمە ناکەم و هەموو شتێکیشی بە خراپ بزانم ئەم شێوازە حکومڕانی خۆمان بەڵام هەر لە سەردەمی من و تۆ و ئەوانەی کە با بڵین لە سەردەمانی هەشتاکانە خوێندویانە یان لە نەوەتەکانەوانە مناڵی کوردی ئەگەر بێتە بیرمان جۆرێک لە دەستپێوەگرتن فێر کرابوو، جۆرێک لە خود بەڕێوەبەری فێر کرابوو، جۆرێک لە دەستگرتن بە ئەو شتانی کە پێیەتی و هی خوێندن و هی ڕۆژانەیەتی فێر کرابوو کە دەستی پێوە بگرێ چاوی لە شتێکی باشتر هەبێ بەڵام ئەمەی خۆی جارێ باشترینە کتێبێکمان هەبوو دەفتەرێکمان هەبوو بەرگمان تێگرت ناومان لەسەر نووسی بە شێوەیەکی جوان جانتامان لە شتی ڕق بۆ دروست ئەکرد ڕاستە ئەمە خۆ ڕەنگە حاڵەتە بارودۆخە دارایە خراپەکە ئەمی بەسەرهێنامی بەڵام ئێمە هەموو جارێ ئەڵێن سینیەکان ئەڵێن لە هەموو دۆخێکی خراپە وانەیەکی باش هەیە فێریبی ئێمە لەو خراپانە هەمان قسەیان خراپترین دۆخە ئەگەری بەدی هاتن و چارەسەرکردن لێ جاما مەساجیان ئێمە باسی ناڵێم تاوان سیاست ئەوەی ناخۆشە تۆ عیلاقەش نەبێ بەسەری ئەو عیلاقی هەیە بەسەرتەوە ناچارەکردن باسی ئێران بکەم تۆ بتوێنێت تاکی ئێرانی بەڕاستی قودرەتێکی عەجیبی بەرگەگرتن و فێربوونی نەبوونی فێرکراوە کە چۆن دەست بگرێ بۆەوەی کە هەیە بۆ بژی کە هەیە کاکە ئێران 41 ساڵی ڕێکە لەژێر حەساری اقتصادی هەیە ئابڵەقەی ئابووری هەیە دکتۆر باقر حسین کتێبێکی هەیە کەسێتی تاکی عێراقی باسی ئەومان بووەکاڵەیە تاکی عێراقی بە هەرێمی کوردستانیشەوە کاتێکە بینی خەڵک نایەوێت سەرە بگرێت بۆ نمونە بۆ کڕینی شتێک ئاسایی بێ بەلاتەوە چکە ئەم مرۆڤە لە تەمەنی پێشوویە چەندین جار بۆ شتێک سەرەی گرتو سەرەی نهاتووە باشە ئەمە بێتە بەشێک لە باگراوندی دەرونی ئەم کەسە نابینین لە واقعە ئێمە لە هەرێمی کوردستانە بۆمە لە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانەوە 30 ساڵ بەڕێیەکەین ئەم 30 ساڵە زیاتر لە 14 ساڵی قەیران و قات و قڕی و نەبوونە و کەمی مەعاش و شتانە بووە بۆچی لە ڕووی دەرونیەوە ئێمە نەمانتوانیوە بە جۆرێک سوودی لێوەرگین ئەو دەرسەی کە واقع پێمانەڵێت زۆر خێرا و سوودی زیاترە تاوەکو بابەتەکانی تر بۆ ئەم واقعە فێری نەکردوین کە ئەوەی لە گیرفانمانایە بە جۆرێک سەرفیکەین بەدەر لە بابەتی ئەکادیمیا و ئابووری و ئەو شتانە بە جۆرێک سەرفیکەین بەشمانکە دروست فێری پاشەکەوت بین فێری ئەوە بین هیچ نەبێ بەشمانکە ئەمەش دیسانەچێتەوە ناو بازنەی پرسیارەکەی پێشووترتان کە ڕۆڵی پەروەردە چییە سێکتەری پەروەردە ڕۆڵی چیا لێرە بەڵێ ئەمەی کە جەناتانە فەرمونون ئەمە ئیشی پەروەردەیە کە لە هەر لە مناڵەکانی ڕەوزەوە باخچەکانەوە دایەنگاکانەوە ئەمە فێر بکرێن فێری چی بکرێت چۆن مەسەلەن نمونەیەکی واقعی نمونەیەکی واقعی فێر بکرێن لەگەڵ دایکیانە دانیش مناڵێک ئەچێتە بازاڕ مارکێتێکە ئەبینی یاریە مناڵانەکان لە پێش دوکانەکەی دانێ بۆی کە مناڵێک لەگەڵ دایک و باوکە لەوە ئەڕات یەکسەر داوای شتانەکە ئەم دایک و باوکە چۆن یان قوتابخانە چۆن مامەڵە لەگەڵ ئەم مناڵەیە بکات بۆی فێر بێت داوای شتێک بکات کە لە توانایە نابێت دروستە خۆی هەموو سێکتەرەکان هەموو ڕاندەکان پابندن بەیەکەوە هەر هەمووی ناکرێمون بەتەنها بڵێم هەموو ئەرکەکە ئەرکی پەروەردەیە یان نەوەڵارکی مامۆستایانی ئاینی نەوەڵا ئەرکی لایەنی تەندروستی و لایەنی دەروون ناسی و ئەمانەی نەخێر یان لایەنی حکومڕانی هەمووی بەیەکەوە بەڵام لەسەر و هەمیەوە سیستەمی حکومڕانی یەک کۆی ئەمە پاکێجە یەک چەترە گشتمامەساجان ئەبێت هەر لە بیدایەتەوە بە یاسا لە ناو دایەنگەکانە ئەم تۆوی ئەم دەستپێوەگرتنە بچێنرێ کە ئەڵین یەکپۆشی زۆر گرنگە کە ئەڵێ ئازادی لە پۆشینە ئەمە سەرەتای ئیسرافە لە سەرەتای فێرکردنی دەستبڵاوی و زەرەری اقتصادی داهاتووی ئەو مجتەمەعەیە کە
جلوبەرگ ئازاد کراوە بە ئارەزی خۆ چ جانتایەک ڕێ بکرە پێویست ناکە من مناڵێکی ڕەوزا بێ بکرێ بە ئیجباریەوەی هاتە ڕەوزارە و جانتای پێ هەتا سەری ساڵ نەک هەفتەی دانێکی بۆ بکڕن بەمە دۆخێکی دەرونی بۆ مناڵێکی تەنیشی دروستەکە ڕەنگە نەیبێ دایک و باوکیەوە بە زۆر پێی بکڕێ بازارش خۆمان دەزانین بتوێنێتەوە بازار ئیشی بازاری سەردەم بەڕاستی بازارێکە ڕێکارەکانی زیاتر نائەخلاقی و نائینسانین بۆ پیاکردنی سەرۆت سامان حەزی خەڵک ڕاکێشە لایەنی دەرونی و گیرفانی خەڵکە خوێنێتەوە و سەرنجیان ڕاکێشێ لە سەرەتاوە باسی ڕێکلامم کرد چۆن مامەڵی لەگەڵا بکەین ئێستا دیسان پرسیارەکە دروستە بێتەوە کاک دکتۆر ئێستا کۆمپانیایەک دێت ئەم ئایپادە دروستەکات پێش ئەوەی دروستی بکات بۆ چی شوێنێکی دروستەکە بۆ چی ناوچەیەکی دروستەکە دێت دراسەیەکەکە کە دروستیەکە ئەو بە گوێرەی دراسەکە ئەمە دروستەکە بۆی پێشوەخت تۆی خوێندۆتەوە کە شتێک دروستەکە ئەزانێت تۆ بەلای تۆ مەرغوبە کاتێک کە دروستیەکات تۆ بە ئاسانی ئەتوانی لە بەرامبەر ئەمە یا خۆت ڕاگری ئەم وەکو نمونەیەک بۆ شتەکانی تریش برنجە خواردنە ماڵ ناو ماڵەیە هەموو شتەکانی تر پێشوەخت تۆ خوێنراویتەوە شتەکەت بۆ ئامادەکرێ تۆ چۆن ئەتوانی لەگەڵ ئەمەیە مامەڵەیەکی دروست بکەیت یان چۆن ئەتوانی لەگەڵ گیرفان تا ڕاست گۆبیت بە گوێرەی گیرفانت مامەڵە بکەیت کە ئێمە ئەڵێن فرە ڕەهەندە بابەتەکە ئەوەیە ئالێرا لەم قسەی جەنابتانە هەم سانەچمە بۆی کە هەم دیسان سیستمی حکومڕانی ئەبێ وەکو ئەختەبوتی ئاگای لە هەموو سنتەرەکان بێ باڵ کێشێ بەناو هەمویان یعنی ئەگەر کۆمپانیاکانەوانی کە بە نمونە ناوێک ناڵێن بە تەحدیدیبانە بێتە ناوزەڕاندن ئەوانی کە خواردنێن هەر جۆرە خواردنێ بێتە برنجە فاسۆلیایە نیسکە نازانم پەتاتەیە هەر شتێکە برنج هەر وەکو شتێک ماشەڵڵا لە برنج لێرە بۆ بە هەوا بۆ بە هەوانێگەر نێخۆی ئەمری زۆر سەیرە لایەن وای لێ هاتووە بەداخەوە ئەمانە هەمووی بە یەک پاکێژەوێ ڕێک بخرێن لە ناو وڵاتێکی وەکو یابانە کە ئێمە ئەو نمونانێنینەوە خۆ هەر بۆ خەیاڵ و خەون و ئەفسانە نییە کاکە بێت چاوی لێ بکەیت کاتێک کە تەماشاکەن لە ناو مناڵی سەرەتاییانە معدلی بۆ تەلەبەی سەرەتایی پۆلی دویان کیلۆی زیایی کردو ئەم ساڵ خێرە ئەمە تەماشا کراوە ئەوانەی کە پیتزا و هەمبەرگر و بەزم و ڕزمانە دروستەکەن جۆرە مادەیەکی مقەرمیش و هینان تێ کردەوە سەرنجی مناڵ زیاتر ڕاکێشە کرمەیەت و خۆش لە تامی زیاترە بەمە مناڵ زیاتر ئەخوا بۆیە حکوومەت خێرا ساڵی دااتوێ پشتیان شکێنێ جارەتر فلان مادە لە ناو خواردنە زیاد بکەن غەرامەکەی ئەوە $1 ملیۆن ئیتر ئەو بازرگانە ببڕای بەرجارتە ناوێرە بیر لەوە کاتەوە لێرە بەداخەوە ئەگەر بکرێ بەهیم نەبێ بڵێم ڕەنگە هەنێت شوێن هەبێت تیلاگەشکەنە خواردنەوە بەس بۆی خەڵک زیاتر حەزی لێ زیاتر سەرفکان نەبا ئەمە ئیشی حکوومەتە هەمووی ڕێکخا تۆ سێرکە کە پلان نەبوو کە تەندروستی نەهاتە ناو بابەتی ئیسرافەوە کە وەزارەتی تەندروستی ئیشی خۆی نەکرد ئەو وەختە حکوومەتیش نازانێت چ زەرەرێکی کاکە ئەزانی ئیسراف تەسیری لەسەر تەندروستی ئینسانەیە ئەم هەموو نەخۆشی زەخت و شەکرە و زیادبوونی داول ملوک و نازانم نەخۆشەکانی جەڵدەوانە بەشێکی زۆریان شێوازی ژیانە لایفستایلە شێوازی خواردنە ئەم هەموو گۆشت نەخورێ کاکە 200 ساڵ وەقی ئەم 15 ساڵی ئێمە گۆشت نەخوراوە یعنی چی تۆ گۆشتی مریشک و گۆشتی حیوان ئیلا هەرەبێ هەفتەی 2 ڕۆژ بڕێ چێوتی بەچی قانونێکی کە لە ڕابردووە ئەم هەموو نان و کاربۆهیدرات و شیرینی و ئەمە پاکێجە ئەمە ئەبێ وەزارەتی تەندروستی ئیشی تیا بکە وەزارەتی تەربیە ئیشی تیا بکە وەزارەتی ئەوقاف ئیشی تیا بکە وەزارەتی ناوخۆ ئیشی تیا بکە دواتر تۆ پلان وەزارەتی پلاندانان ئیشی تیا بکە کاکە نەخۆ خێرم هەموو نەخۆشی دڵ هەموو نەخۆشی دڵ و زەختە لە گەنجی کووردا پێیا بوو نابێ پرسین بۆ هۆکار چییە کاکە ئەمە ڕۆنەکەمانە ئەمە برنجەکەمانە ئاو هەوا پیسەکەمانە ئەم هەموو سیارە خراپێنراوە ئیسراف لە سیارەیە کە جەنابتان باس ناکرد لە بیدایەتەکەیە گەشتۆتە ڕادێکا کە ئەو هەوای شارەکەی پیس کردویت ینی ئیسراف کاریگەری ژینگەیشی هەیە زیادەڕۆیی ئێمە زیاتر باسی زیادەڕۆیی مادیمان کردەکە نا زیادەڕۆیی معنەویش هەیە ئێمە کۆمەڵگەیەکین لە کۆمەلگە عاتفیەکانمان پێوتری ینی زیادەڕۆییمان کردو لە خۆشەویستی و لە ڕق و لە سەردانیکردن و لە سەردانی نەکردن و لە زۆر شتا بەداخەوە ئەمە فرە ڕەهەندە پاکێجە لە هەمووی بەرپرسر سیستمی حکومڕانی است بینێ بەرپرسە لەوەی کە میلەتێکی نەخۆش و فەقیر و هەژاری هەبێ یان میلەتێکی دەوڵەمەند و لەش ساغ و چاوکراوی هەبێت دکتۆر دابوونەریت بەرهەمی 15 ساڵ و 20 ساڵ نییە ئەو دابوونەریتەی کە با بڵین لە هەرێمی کوردستانە هەیە دابوونەریتێکە دەست بڵاوی
بۆن بە تایبەتی لە مەسلەی خواردن و میوانداری و خانەدانیە ئەم دابوونەریتە بەرهەمی با بڵێن سەدان ساڵە ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە چۆن بتوانین بە جۆرێک مامەڵە بکەین ئەم دابوونەریتانە بگۆڕین و نەبێتە گرەیەکی دەرونی بۆ نمونە تۆ کەسێک میوانداری تۆکە ئێمە دوێنێ لە ماڵێک بووین دە دوانزە کەس بووین خواردنی بڵێن سەرویسی نەفەر دروست کراوە ئەمە دابوونەریتێکی هەڵەیە باگراوندێکی دەرونی هەیە هانماندا لەسەر ئەم دابوونەریتە بەردەوام بین بەڵێ ئەمە پێشینانمان بەداخەوە هەموو شتێکیان جوان نەبوو ئەمە ئەترافێکی تاڵە ڕاستەشتی زۆر خۆی کێشەی و فرەڕەهەندی سلوکی ئینسانی ئالەوایە دائیمە وەکو بڵێ چەکێکی دووسەرەیە بەشێکی سەرێکی باش و سەرێکی خراپەیە سیفەتی خانەدانی سیفەتێکی جوانە بەڵام بۆ یەکێک کە هەیبێ پێویست ناکە من فەقیر بم چم قەرزکەم و خەڵک میوانداری بکەم لە ڕووی دەرونیەوە هەست بە بچووکی خۆیەکە لە ڕووی دەرونیەوە خەڵک بەجێماوە تۆکو دکتۆرێکی دەرونی چ ئامۆژگاری یان ئەگەر کەس من دێم بۆ لای تۆڵێم دکتۆر من ئەگەر میوانێکم هەبێت ئەگەر دوو کەس بێ خواردنی چوار کەس دروست نەکەم هەست بە بێتاقەتیەکەم ئەو کاتە تۆ خوێندنەوەی تۆ بۆ من چییە؟ بەدڵنیاییەوەی تر ئەمە پەروەردە پێشینەکەی کە ڕاهێنراوە لەسەرەوەی کە ئەوەی هاتە لا دەبێت بە تێری بڕوا کاکەوانی شەر نێ من هاتم بۆ ماڵی تۆ بەس بۆ ناخواردن هاتبم با فێری ئەوە بکرین سەردان بۆ ناخواردن نییە ئەکرێت لە جێی ناخواردن خۆشەویستی بخۆی کاکە تۆ قسەی جوان بخۆیت گوێت لە شتی جوان بێت شتی جوان ببینیت کە بەری دڵە بگرێت سەد قاتی خواردنەکە ئەم سیفەتی نان پێدان و ئەم شتانە پێمان ئەڵێ ئێمە میلەتێکین هەر بەداخەوە قساڵێم دووبارە میلەتێکین زیاترەوەمان زانوی میوانداری بریتە لە نانخواردن نەکاکەوانیان میوانداری جارێ هەر خۆی ئەگەر میوانداری بێ سیلەی ڕەحمە شتێکی معنەویە من نەهاتوم نام خۆم هاتوم تۆ ببینم سەر لە تۆ بم ئەم شارم بڕێەوە بۆ ئەو شار بۆ خۆشەویستی تۆ بووە نان ئەکرا لە شوێنە تەر بیخۆم لە ڕێگە لابم لە هەر شوێنە بێ دووتی کە هەرە بێ بیخۆی ئەم کولتورە بێ وا بگۆڕێ ئێمە وەکو چۆن کللتوری پەروەەردە کە بەداخەوە وەزارەتە تەربیە ئەمە زۆر زۆر جوانە ئەمە ئەگەر بکرێت بە تەطبیق جواترین شتە التەربیە وتعلیم ئێمەش کولتوری سەردان لە سەردان بۆ ناخواردنەوە بگۆڕین بۆ بینین و خۆشەویستی و ئاڵ و گۆڕکردنی معریفەت و ئەم شتانە ئەمە یەکێک لەو ڕێگانەی کە ئەتوانێت ئەوەی پێ بگۆڕێ و ئیتر ئەمە وەکو پێم وتی پاکێجە دوایی شۆڕ بێتەوە بۆ ناو سیفەتی تاکتیا دروستە بێت باش بڕاتە بێ ئوستازمان هەبووە مامۆستای زانکۆ بووە سەردانی یابانی کردووە سێری ئەم ئەخلاقیاتە دووبارە ئەڵێم ئەمە بۆ نییە بڵێم ئەوان مەلایکەت نە یابانیش کێشە و عیب و عاریان زۆرە کە ڕەنگە ئێمە نەمان بێ بەڵام ئیتر شتی جوانیان هەیە کە توانین شاوای لێ بکەین ئەچنە ئەوێ دوانن یان سیانن ئەڕۆنە ناوێکێک لە مەتعەمەکانەوە بازرگانیشە ئیش ئەوەیە کە خواردن سەرفکە پارە قازانج پیاکە داوای کۆمەڵی خواردنەکەن کابرای مەتعەمەیە بۆ لایەن ئەڵێ ئەزێ نەبێەوە چەند نەفەرن ئەڵێ ئەمە ئەم سیانەیە ئەڵێ خواردنەی 5 نەفەر ئەویش وەک بڵێ بە ئیهانەیە زانێ من با بە پارەی خۆمە و فڕێم ئەویش ئەڵێ نا مەسەلە فڕیان نییە ئێمە ئەزانین ئەمە بۆ ئەوە کەس نییە زۆر زیاترە لەوە یعنی دوایی ئەم فێر کراوە کاکە ئەم خواردنە فڕادرێ مەتعەمەکە قازانجەکە بەڵام سبەینە شارەوانی زەرەکە هەبێ کرێکاری زیاتر بیگوازێتەوە ئاو هەوا پیسترەکە بەکتریا و بەزم و ڕزمی لێپەیە بێ یعنی تەبیعاتی زۆر زۆری هەیە جا سێرکە ئەمە تەمامە لای خۆمان هەیە بەڵام بەلایەنە سوحبەتی و گاڵتۆگەپەکەیەوە یەکێک لە مەتعەمەکانە ڕێی بۆ لای ئەڵێ دوو کەباب بەرەڵێت تۆ پیاوی دوو کەباب نمیخۆی کەبابەکەمان گەورەیە بێت یەکدانە بخۆی سێرکە کولتور کە چووە ناو ڕێگ و ڕێشەی تاکەوە وای لێکا ڕێگر بێ لە بەردەم قازانجی خۆشیە کابرای مەتعەم ئەتوانێ بڵێ بەسەر چاو خواردنی دە نەفەر بووین حەزەکەی تۆ هەشتەکەی فڕە بە بەڵام ئەو بیری لای شارەوانی وڵاتەکەیەتی لە چوارچێوەی مەتعەمەکەی ئێوە دەرەچێت لاقی بەوە نیە بەڵام شارەوانی نا حکوومەتیش پاکێجی داناوە سبەینێ شارەوانی بە فڵان مەتعەمە لە کاکە ئەم ساڵ تۆ 20 تەن خواردن هەبوو فڕەماندا پار 10 تەنە ببێنە پارێ و 10 تەنەی ترمان بەرێ فێر کراوەش ڕەنگە لە چاکی خۆشی نەبێ ئەمە یاسایە یاسا عاتیفە نازانێت ئەوە گرنگ دکتۆر زۆر کەس هەیە ئەڵێ من چێژ لەوە ئەبم کە پارە سەرف بکەم کە دەست بڵاو بم چێژی لێ بم
بۆ نمونە هەر کاتێککە ئیشی نەبێ ئەچێ بۆ بازار کە ئەچێ بۆ بازار پارە سەرفەکە پێڵێ ئەوە نەمەڕۆ بۆ بازار چکە تەبیعەتی وایە کە هێشتا بازار و شتەبینی خەرجی زیاترە بێ هەڵێ من چێژی لێ بە کاتێک کە مرۆڤێک یان خەڵک کە کاتێک ئەگاتە ئەو ئاستەی بە دەستبڵاوی خۆی چێژبەرێت تۆ چی پێڵێ وەکو دکتۆرێکی دەرونی پێڵێ ئەمە دۆخێکی ئاساییە یان نائاساییە طبعا دووبارەیەکەینەوە ئەگەر بێت و لە سنووری ئاساییە بێ ئەو کەسە بەهۆی ئەو فعلەیەوە و کردەوەیەوە خۆی نەکەوێتە تنگانەوە ئەمە ئاسایی قەیچێکانی حەزی لە بەخشینە قەیچێکە کابرا داهاتی ڕۆژانی 30,000 دینارە 1000 دیناریە بەخشێ ئەمە معقولە ئەمە کاتە لە سا ئەوکو بڵێ لە سایەکی داهاتەکەی قەی ناکە ئەمە شتێکی باش زێرە ناکە بەڵام تۆ 30,000 داهاتە بێ و 20,000 بی بە بەخشین ببەخشیت ئەمە پێوتر نائاسایی بوون ئەمە سیفەتێکی نەخۆشی دەرونیە لە ناو نەخۆشیەکانی میزاجە کە پێوترێ داول هەوەس نەخۆشی شادی وەکە پێڵەن مانیا جایەکێک لە کێشەکانی ئەو کەسانە ئەوەیە کە بە ڕاست و چەپا سەرفەکەن خۆی قەرزەکە ئەیا بە خەڵکی تر کاکەمە ئەمە سنووری هەیە ئەم شتە ناکراوە هەیە نەخۆشیەکەی سەرف مەسروفیەکەی ئەگاتە ڕادەیە کە ئەگەر بێت و مەسەلەن لە دەست و دڵفراوانی ئەوەنە زۆرە بێ سیارەکەی خۆی بایی بۆ منە 2 دەفتەر دۆلار بێ یا بە 40 وەرەقە خانوەکەی بایی 10 دەفتەر دۆلار بێ یا بە 4 دەفتەر دۆلار ئەرزەکەی بایی 5 دەفتەر دۆلار بێ بە 2 دەفتەر دۆلار بۆچی حەسم کردو چاکە لەگە فڵان کەس داکەم کاکە ئەمە چاکەی پێ ناڵێن ئەمە کێشە دروستەکە دواتر هەم بۆ خۆت و هەم بۆ چوار دەورە لەبەرەوە کێشەی دەستبڵاوی و تەبذیر دیسانەوە دەرهاویشتی فرەڕەهەندیە هەروەکو چۆن هۆکاری فرەڕەهەندی هەیە دەرهاویشتی فرەڕەهەندی ئیتر هەر لە جەستەوە بیگرێت کە باسی زیابوونی نەخۆشی جەستەیەکانمان کرد هەتا بگاتە زوروژمونی کێشەی کۆمەڵایەتی و کێشەی یاسایی و کێشەی دارایی و زۆر کێشەی تر یعنی هەم فرەڕەهەندە لە ڕووی هۆکارەوە هەم لە ڕووی دەرهاویشتش دکتۆر تورکیا و ئێران دراوسێن و نزیکن هەردووکیان تا ڕادەیەکی زۆر هاوڵاتی تورکی و هاوڵاتی ئێرانی پارە بە فیڕۆ نادا ئەگەرش بە فیڕۆیدا کەم بە فیڕۆیدا ئێمە لە هەرێمی کوردستان بۆ کاریگەری ئێران و تورکیامان لەم بابەتەیە لەسەر نییە یان ئەگەریش لەسەر بێ لەوەی ڕێژەکە زۆر کەمێ ئەوەی ئەبینین خەرجی زۆرە بینین دروستە دەست بڵاوی زۆرە بینین کە زیاد لە سنووری خۆیەتی بۆ کاریگەری ئەو واقعانەمان لەسەر نیە مامۆستاجانە من میلەتێکی ماندوین کۆمەڵگەیەکی تەپوتۆزاوین زۆر نییە لە نەکەر زۆرنی ئێسش لە ناو کێشای نێمە ئێمە لە ناو شەڕاین لە ناو کێشەی دەرونی و سیاسی و کۆمەڵایەتی و درێژکراوەی کێشە مێژوویەکان تا ئێستا لەگەڵمان ئاژین یعنی بە مبالغەی نازانم ئەگەر بڵێم کێشەکانی 1970ەکان ئێستا لە 2020ەکان لەگەڵمانە نانمان لەگەڵ ئاخۆن ڕۆژانە ئێمە میلەتێکین جارە هینین وەکو بڵێ شلۆقین شلۆق ناجێگیرین ناسەقامگیرین لە دۆخێکی دەرونی ناجێگیری بەردەوامی داینەمیکیین ئەمە وای لێ کردوین کە تا ڕادەیەک سەرباری ئەوەش نەبوونی سیستمێکی حکومڕانی تۆکمەی ئامانجدار ڕیشەدا کوتراو وای کردووە کە تۆ میلەتێکبی هەر دەقەیەک بەداخەوەی لێم ئامادەبی بۆ داڕوخان بینیشمان ینی بە ئاشکی و ئاسانی کە ئێمە لە ڕووی اقتصادیەوە داڕمین لە ڕووی کۆمەڵایەتیەوە داڕمین لە ڕووی سیاسی و عسکەریەوە داڕمین ینی حازر نەبووین بۆچی چووکە میلەتێکین جارێ دەڵەمەی نەمەوین باشە کێشەمان زۆر کاک دکتۆر لە ڕاگەیاندنەکانەوە مەگەر کەم کەناڵی ڕاگەیاندن بە بینرا و بیسراوە نووسراوە بەرنامەیان هەیە لەسەرەوەی کە فڵان خواردن خراپە فڵان خواردن باشە کەچی ڕێژەی خواردنە چەور و خراپەکان کە کۆمەڵێک لێکەوتەی خراپی تەندروستی هەیە هەر زیاترە بێت کەواتە ئێمە قسە هەیە پێمان ئەوترێت کە ئەمە خراپە دەیان و سەدان دکتۆر هەیە پێمانەڵێ بۆ نمونە گۆشت زۆر بخۆی خراپە بۆچی ئێمە هێشتا ڕێژەی خواردنی گۆشت هەر زیادەکە تووشی نەخۆشیە بین کەس و کار خزم و کەس و کارە هاوڕێیە لە بەرچاوی تۆ
بۆ نمونە چوری زۆرەخوا گۆشت زۆرەخوا چی زۆرەخوا بەهۆی ئەمەوە ئەبینی کابرا قەڵەوە بێ زیاد لە سنووری خۆی چوری بەرزە بێتەوە جەڵدە لێدا ینی کۆمەڵێک لێکەوتی تەندروستی خراپی هەیە بۆ ئێمە ناتوانین سوود لەمە وەرگرین هیچ نەبێ ینی بۆ من هاوڵاتیەکەم کاتێک تۆ منە بینی کە ئاگەم لە تەندروستی خۆم نییە دەستم بڵاوە خواردن و خواردنەوەیکی زۆر بەکارێنم کاریگەری خراپی تەندروستی لەسرم هەیە ناکرێت تۆ سوود لەمە وەرگری بەداخەوە جەنابتان باسی میدیاتان کرد ئەمە پێوترێ ڕۆڵی دووڕووی نەک دووڕووی فرەڕووی میدیای کوردی نەکرد میدیای کوردی میدیای جیهانی بەداخەوە میدیایەکی ئاراستەکراوی نامۆڕاڵە هی سەردەم لە پێناوە دەستخستنی قازانجا هەموو شتێکە میدیایەکی تا ڕادەیەک کەم تا زۆر و ناڵین هەمووی وایە بەڵام زۆرینەی وایە درۆزن دووڕوو پێڵێ هەر پێش ئەوە بەرنامەی دەست پێکە پزیشکێ داوەتە کرێ ئەمە زیانەکانی شەکر و کاربۆهیدرات و چەوری و نازام سیوزیە و هەر دوایەوەش دیعاە بۆ 15 جۆری برنج و ڕۆن و ئەو شتانەیە ئەوەی ڕازێنێت وڵە بیخۆ ئەی کاکە بۆ پێشتر پێم ئەڵێ خۆ بپارێزە و ئێستا بیخۆ ینی لە سەردەمی جۆرج بۆشی کوڕە دیراسە کراوە لە میدیای بینراوی ئەمریکیە مناڵی ئەمریکی تا 12 ساڵ و 13 ساڵ هەنێ سەرچاوەڵێن 6,000 درۆ هەنێ سەرچاوەتر لێن 12-13,000 درۆ فێرە بێ بەس لە میدیای بینراو لە تەلەڤیزیۆن و ڕێکلامات و ئەو شتانە ئیش لەسەر ئەمە کراوە کاک جالای ئێمە چی کراوە بۆ ئەمە هیچ شتێکی وا کراوە تۆزانی من ڕۆژانە فێری نیفاق و دووڕووی و هەزار شتەکرین بەڕاستی هەرێ ئێستا بێتەڵێ فڵان دابی باشترین یەکەمینە دوای دەقێتە ئەڵێ ئەوتریان یەکەمە ئەمە یەکەمی ئێستا من نازانم کامیان یەکەم وایە نا برنجەکە فڵانیان یەکەمە کەسی دواتەوە سر ئەمە جۆرێک دکتۆر ئێستا بۆ نمونە تۆ دکتۆرێکی بە منەڵی خواردنی برنج خراپە بەبێ ناوهێنانی هیچ جۆرە برنجێک ئەڵێ خواردنی برنج خراپ نییە زۆر خواردنی باشە زۆر خواردنی خراپە کاربۆهیدراتی چیتایە زۆر بە منەڵی گۆشت خراپە بە منەڵی بۆ نەچ 3-4 خواردنم بۆ دیاریەکەی ئەڵێ ئەمانە زۆر خواردنیان خراپە لەبەر ئەوە بۆچی ئەبینی من لە دوای قسەکەی تۆ زیاتر یەکەمەوە دروستە خۆی ڕاستەکەی هەر لایەنی دەرونی مرۆڤ هەمومان بیستوە قسێکی باوەی ئاڵێن هەموو مەمنوعە مەرغوبە و ئالەم شتانە طبع ئینسان وایە بالفعل کە شتێ زۆر جەخت کرایە و لەسەر بڵێ مەیکە تەماشاکە خەڵک زۆرێکە چۆن وای لێ دێکە نەیکە بە بەرنامە داڕشتنێکی ڕازگۆیانەی بەردەوام ئێمە کێشەمان لەوای شتی جوانمانە میدیاکانمان شتی جوان تاکو وەکو دەسەڵات و حکوومەتیش ئێمە میدیاکانمان شتی جوانی تایە تەلەڤیزیۆنەکانمان بەڵام بەداخەوامی 2 ڕۆژ و 3 ڕۆژ بڕەکەن ناچێ بەرنامەی تەندروستی بکاتە شتێکی بەردەوام بەرنامەیەکی بەردەوام کە ڕۆژانە بەدواچوون بۆ ئەوشتی خۆی کاکەهەیەی بزانێ ئەم چی تەلەڤیزیۆنێکی ئێمە هات توێژنەوەی بکات لەگەڵ پزیشکەکانمان لەگەڵ وەزارەتی تەندروستیە کاریگەری ڕێنمایە تەندروستیەکانی ئەو ژێرنووسێک کە لە تەلەڤیزیۆنی فڵانەوە هێت لەسەر تەندروستی خەڵک کێ بەدوایە ماچوو بەتە حەداوەڵێمی یەک تەلەڤیزیۆنی کوردی لە 2001ەوە کە تەلەڤیزیۆنی ئاسمانیمان هێشتێکی وانە کراوە ئەمە پێی ئەڵێن بەربەڕەڵایی گشت ئەم قسەیە دکتۆر تاک من پێم خۆشە من بۆیە زۆرێک لە نمونونەکان خۆمەهێنمەوە وەکو تاک چۆن بتوانێت تەندروست مامەڵە بکات هەڵبەتە من باسی ئیسرافەکەین باشە باشترین وەسیلە کە ئینسان بگرێتە بەر بۆ دەستپارێزی دەست نابڵاوی نامەسروفی بریتیە لەوەی کە قەت لە هیچ شتێکە تێر نەبێ زیاد لە پێویست نەبێ ئەوەی کە لە ئینگلیزی پێڵێن don't do overdo زیاد لە پێویست نەبێ یعنی هەر زۆر دوور مەڕۆ دەفتەرێکە بۆ مناڵەکەت پێویست ناکە بیکەی بە دوان کراسێ مەکە بە دوان ئەسڵەن ئێمە لە دۆخێکی ئابووری وایەن پێویست ناکە ئەوانە بکەین دەجارێ بازاڕی ئێمە خواردەمەنی و چێشتخانەکانی ئێمە پێچوانەیە قسەڵێن وایان نا ڕاستە هەنێشت کەمی کردو بۆ ئێم دۆخ ئابووریوانە بەڵام جارە دیارەوانەمان وەرنەگرتووە ئەمەش دووبارە و سێبارە و چەندبارەیەکەینەوە کە ئەمە سیستەمێوێ ئەمە پاکێجێ ئەبێ سیستەمی حکومڕانی سەربەرشتی ئێمە بکە خەڵکەکەمان
بە ئاراستی خراپان نەبرێ سیستەمە جیاوازەکان و وەزارەتە جیاوازەکان بێنە سەرخەت پلان دانێن پلاندا ڕێژی هەبیانی وەکو چۆن باسی زیابوونی کێشی مناڵی سینی و کۆریمان کردها لە پۆلی دوی سەرتایوانە وەزارەتی تەندروستی و چی پێڵێن کاروباری کۆمەڵایەتی وانە بێن بەیەکەوە لەگەڵ حکوومەتە بەرنامەیەدا ڕێژن بەمانەی تر کە یاسا بێ بە کولتور خۆ مشتەماعی یابانی و سینی و ئەمریکی هەر لە ئاسمانە بۆیان دانە بەزێ شتانە ئەمە یاسایە فێری کردووە تابێ ئەو سنگافورەی کە من و تۆی بینین لە فەقیرترین و فیلیقاوترین کۆمەڵگەکانی ژیابوون تا ساڵی 1970 وەختی لیوانکیوێت فێریانەکە بەچی فێریانەکە خۆ بە قسەی خۆش و لەگەڵ ڕێزما بە قسەی نەستەق و بە حەدیث و شتانە نا ئەوانش حەدیث و شتی جوانیان هەبوو بەڵام یاسایان داناوە بە جێبەجێکردنی ماڵتاوە بێڵە جاریوا هەبووە یاسای ئەمە توندانراوە بۆ فێرکردنی خەڵکی سنگافورە بۆ ئەوەی دەست پێوە بگرن بۆی بزانن ئەمەی کە هەیە شەرتنی هەر هەبێ بەرداوام بێ هەنێ یاسادانراوە لە ڕەنگە لەسەر بنێش فڕێدانێ لەسەر جادە تۆ چەند ساڵە سەجن بکریت کاکە بتێنێتێ ئینسان بە ترساندن و بە یاسا جۆرێک لە فێرکردن فێرەکرێ ناکرێتەوە هەموو ماڵێک چوار علاگە دەراویشتی هەبێ خواردن فڕە بە هەموو ڕۆژێ ئەبێ وەزارەتی شاروانی لە ڕێی حکوومەتەوە بڵێ کاکە تۆ بۆت هەیە ساڵانە ئەو نەفڕە بێ ئەگەر نابێ پارەی فڵان شت بێ ئەمە بۆ ئەوە ناڵێن باج و خەراج و شتان لەسەر ئەو خەڵکە داماوە زیاد بکەی بەڵام ئەبێ خەڵکیش ڕابهێنرێ بێ خەڵک خۆی ئەگەر خەڵک خۆی هەستی پێنەکە باوکی کە حکوومەتە هەست بەم شتە بکە وەکو تاکسێکتەری ناکرێ بێ هەموو سێکتەرەکان بەشدار بن من فیلمێکی یابانین بینی جارێکیان لە فیلمەکە قەیرانی پەتاتە دروستە بێت ئافرەتێک ملیۆنیەرە لە شارێکە ئەچێت 1 کیلۆ پەتاتە کڕێ ڕۆژنامەنووسەکە پرسایی لێکاڵێت تو کەسێکی ناسراوی و دەوڵەمەنی توای بۆچی 1 کیلۆت کڕیواڵە 1 کیلۆ حسەی منە ئەگەر ئەسڵی مەسەلە پارەکە بێ منەتوانم هەموو پەتاتە و دوکانەکە و هەموو محلەکەش بکڕم بەڵام ئیشی من کڕینی 1 کیلۆ پەتاتێ وەکو حسەی خۆم لەو پەتاتێ ئەمە وەکو تاک ئێمەش وەکو تاک با لەو بابەتی پەتاتەوە بینە سەرەوەی من وەکو هاوڵاتیەک لە کیۆ دەست پێ بکەم لە خۆمەوە لە دەوروبەرەکەمەوە بیکەینە بابەت بەڵێ بەوەی کە خۆمان تەزەخۆم دروست نەکەین ئەوەی کە لە زمانی ئابووریا پێڵێن هەڵاوسان دروست نەکەین چۆن دروست نەکەین بە کەمی بەکارێنانی ئەو شتە کاکە من نمونەی جوانمان هەیە لە مێژووە نازانم یان ئیمامی حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە کۆمەڵێک خەڵکەشنە لایەڵێن گۆشت گران بووە ئێڵێ جامەی خۆن چەند جارێک قسەی پێکەنەوە ئەم قسەیەکی سادەی ڕەنگە هەر ئەوانیش نیانوتبێ بەڵام زۆر جوان معنای زۆر فرە ڕەهەندی دا ئابووری و حتا کۆمەڵایەتی و دینیشی هەیە لە پەروەردەیی هەیە تۆ گۆشت ناکەڕی گۆشت تێبێ هەرزان بێ چی لێەکەی ئەمە مامۆستا جەنابتان لە باری ئابووریا شارەزان کەشتێنەت کڕی قیمەی شیرایی دابەزەیتر تەواو کە خواست نەماو کاتە ئەبێ سەر نەکەین ئەو شتانە ئەمە ئیسراف نەکەین لەو شتانە کەم بەکاری بێنی فەرموو هەنێجارە بیسین بۆ زەحتکردن لە فڵان کۆمپانیا با بایکۆتی فڵان شتی بکەین ئەم قسە زۆر بەقەوەتە زۆریش باشە چۆن زۆر کاریگەریش زۆر باشە کاک دکتۆر من کاتم هیچ نەماوە ئەتوانم بڵێم بەڕێستان دوایین قسەتان لەسەر بابەتەکە بابەتی دەستبڵاوی زۆر سەرفکردن بە هیچ شێوەیەک باش نییە نە لە ڕووی دەرونیەوە نە لە ڕووی جەستەیەوە نە لە ڕووی ئابوووریەوە نە لە ڕووی عەقڵیەوە لە هیچ نە ڕووی دینیەوە نە لە ڕوویچەوە باشترین شتیش ئەوەیە کە پێشتر ئاماژەمان پێدا دەست بگرینەوە لەو شتانەی کە بەکارمان هێناوە چیمان بەکارهێناوە ئەوەنە بزانین کە زیایی هەیە شتێکی لێ ببڕین بەمە هەم خواست لەسەر ئەو شتەکەمە بێتەوە هەم نرخی ئەو شتە دابەزێ هەم فێری جۆرەش لە پەروەردەی دەستپێوەگرتنەوە نابین وەکو مێرولەکەمان لێ هەیە لە تێکی دەنگە گەنمەکە ئەخۆین و لە تەکەیتری هەڵەگرین بۆ بەیانی بەمە سبێنێ نەبەیانی گەنمەکەمان لەسەر گرانەکەن نەبرسیشمانە بێت چونکە لە تێگەنممان هەڵگرتەوە بۆ بەیانی زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا و بەم شێوەیە دێینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی ژێرخان تاوەکو لە هەفتەی داهاتوو دێینەوە خزمەتان تاوەکو کاتە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ